هیچ جیلێک هیچ وەچەیەکی مرۆڤایەتی بەقەر ئەم وەچەی ئێمە خۆشیان نەبووە. سترێس یعنی پەستان و گوشینی دەرونی ئەوە یەکێکە لە هۆکان کە بۆ بەهۆی ئەوەی نەخۆشی زۆر بێت. هەمان ئەو خەوەی لە کاتژمێر دەی شەو هەتاوەکو شەشی بەیانی ئەخەوی وەکو ئەو کاریگەریە کە لە کاتژمێر دوی بانی هەتاوەکو دەی بانی ئەخەوی بەهۆی مۆبایل و بەهۆی ئینتەرنێتەوە زۆر درەنگ ئەخەوێ، یعنی شەو ئەکا بە ڕۆژ ئەکا بە شەو. هەندێک جەستە هەیە کە پێویستە سعات دەبخەوێ، هەندێک جەستی تر هەیە پێویستە سعات نۆ بخەوێ. گرژی ئەکا، ناڕەحەتی ئەکا، بۆی هەیە جۆرێک لە بێتەحەمولی و تووڕەیی بۆ دروستکە. پێویستە ئەکات کە ئەم تیشکەشینە لە خۆمان مەنعەکەین کاتێک کە ئێمە بەرەو خەو ئەچین. ئەوەی کە بەناوبانگە وەکو ڤالیۆم و ئەوانە ژەهرە بۆ خەو. تێکچوونی خەو چارەسەری نەخۆشیە دەرونیەکان زەحمەتترەکە. ئەوەی کە پێڵەن ڕەبوو هەناسەت پڵنی بەردەوام بەهۆی حساسێتەوە فاکتەری دەرونی زۆر دەوری هەیە. خۆیمە لە ژیانێکی مۆدێرنا ئاژین ئەبێ شتێ بکەین بۆی کە بتوانین لەگەڵ ئەم ژیانە هەڵبکەین. هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورتسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانیارەکەتان چارە. لا زنجیرە یەک بە دوایەکەکانی بەرنامەکەی خۆتانە هاتینەوە خزمەتتان کە سەرەتای ئەم زنجیرانە دەستمان پێکرد بە گرنگی هۆرمۆنەکان لەسەر چالاکی و زیندە چالاکی و دڵخۆشی و بێتاقەتی و خەمباری مرۆڤ کە ئەوەی کە تەواوی ژیانمان ئەبا بەڕێوە بریتە لە ڕێکخستن و زیادکردن و کەمکردنی هۆرمۆنەکانە لە لەشی مرۆڤە کە هەر لە ژێر مێشکە ڕژێنەوە بەرەو ڕژێنی پەریزاد یاخود غودەی دەرەقی لەناو خەڵکەکەوای پێوترێ بەرەو ڕژێنەکانی سەرگورچیلە بەرەو جووتەگونەکان بەرەو ڕژێنەکانی ناو هێلکەدانەکان و بەرەو هێلکەکان لە ئەو هۆرمۆنانەی کە غودە ڕێگەخەن کە ترپەی دڵ ڕێگەخەن لەگەڵ هۆرمۆنانەی کە سیفەتۆمیەکانی نێرینە و سیفەتۆمیەکانی مەینە دەستنیشان دەکەن بە زنجیرە گەڵقەیەک بەدوایە کات چوین باسمان کرد و تاوتێمان کرد. ئەمە جگەلەوەی کە باسمان لە یەکێک لە گرنگترین هۆرمۆنەکان کە لە لەشی مرۆڤە کە پێوترە کۆرتیزۆڵ کە بریتە لە هۆرمۆنی قەلەقی و دڵە ڕاوکێ ئەوەی کە لەژێر کاریگەری ئەدرینالینا کارەکات و دوجار کاریگەریەکە لەسەر زیادبوون و کەمبوونی ترپەی دڵ و ئارامی و تووڕەبوونی مرۆڤ. ئەم ئەڵقەی بەرنامەکە دەمانەوێت باس لە بابەتێک بکەین کە ئەڵقەی پێشوو باسی خەو بوو. ئەم بەرنامێشە درێژە پێدەری خەوە بەڵام لەگەڵ خەوەکەیە ئەمانەوێت بە وردەکاری بابەتێکا بچینە ناوە کە لە ناو هەندێک لە ئێوەدا بیستراوە کە پێی دەڵێن سەعاتی بایۆلۆژی هەروەک چۆن لە پشتی منەوە کاژێرە هەیە ئەو سەعاتە هەیە لە ناو لەشی مرۆڤیشە کاژێرێک هەیە کە ئەم کاژێرە مێشکی مرۆڤ تەوقیتەکە ڕێک ئەخات بۆ ئەوەی کە بتوانێت کار بکات بەڵام ئەوەی سەیرە زانست ئەوەی دۆزیەوە کە نەک هەر مێشکی ڕێگەخات بەڵکو تەواوی ئەندام و کۆ ئەندامەکانی لەشی مرۆڤ ڕێگەخات و لەم کۆتاییانە لەم ساڵانی کۆتایە بۆیان دەرکەوت کە هەر خانەیەک لە لەشی مرۆڤە سەعاتێکی بایۆلۆژی هەیە کە بەهۆی ئەم سەعاتە بایۆلۆژیەوە مرۆڤ هەڵدەستێ دەنوێ ترپەی دڵی زیاکە ترپەی دڵی کەمەکە پلەی گەرمی بەرزە بێتەوە پلەی گەرمی دابەزێ تینووی ئەبێ برسی ئەبێ پێویستی بچوونە سەرا و تەوالێتە و حەزی لە نزیک بوونەوە لە ڕەگەزی بەرامبەر و لە سەررجەییکردە یاخود دەوێت لێی دوورکەوێتەوە و بە تەنیا بژی هەموو ئەمانە لە ژێر کاریگەری ئەم کاژێر بایۆلۆجیایەکە تەواوی جەستەی ئێمە و دەرونی ئێمەژە با بەڕێوە کاگەرەمە توانین بەباشی ڕێکی بخەین ئەو کاتە تووشی کۆمەڵێک کێشە و گرفتی دەرونیە بین. لە دەستی ڕاستی من ڕادیۆیەکی کۆن هەیە کە ئەو ڕادیۆیە یەکێک لە میلەکانی بەکارە هێنرێ بۆ زیادکردن و کەمکردنی دەنگ و یەکێک لە میلەکانی بەکارە هێنرێ بۆ دۆزینەوەی ڕادیۆکان یاخود چەناڵی ڕادیۆکان بە هەمان شێوە لە لەشی مرۆڤیشە لە هەموو خانێک لە لەشی ئێمەیە ئالەوانە لەو دوانە هەیە دانەیەکیان تایمی هۆرمۆنەکانمانەیە دانەیەکیان هۆرمۆنەکان زیاو کەمەکە یاخود پلەی گەرمی بەرزەکاتەوە پلەی گەرمی کەمەکاتەوە لەسەر ڕادیۆکە پەیکەری ئاژەڵێکە بینن کە لە ژێر وێنەی کۆمەڵێک خانمایە بە هەمان شێوە هەمان ئەو کاتژمێرە بایۆلۆجی کە لە لەشی ئێمەدا هەیە لە لەشی تەواوی ئاژەڵان و زیندەوەرەچکەکان و تەنانەت بەکتریاکان و ڕۆکەکانیشا هەیە هەر خۆتان نەزانن گوڵ بە شەو دەمداخە بە ڕۆژ دەمەکاتەوە ئەمە لە سروشتا وایە بۆ لەبەری بە هەمان شێوە ئەم کاژێرە بایۆلۆجی هەیە ئەوەشی کە کاژێرە بایۆلۆجیەکە بە بەڕێوە پێڵن سێرکەیدیان ریتم لە یاخود سەرکەیدیان کلۆک لە زمانی ئینگلیزیە ریتمی سەرکەیدیان یاخود کاژێری سەرکەیدیان کە کاژێرە بایۆلۆجیەکە با بەڕێوە ئەمانە لە مەڵقەیە بە وردەکاری بەوەتەیە بچینە خوارەوە و بە گرنگی خەو لەگەڵ ڕێکخستنی ئەو کاژێرەیە بچینە خوارەوە
هەر بۆ زانیاری خۆتان ئەوەی کە ئێستای بینی وێنەی سێ زانایە کە لە ساڵی 2017دا لەبەر دۆزینەوەی پرۆتینێک لە ناو مێشولێکە کە پێوترێ فروت فلای چیان وەرگرت خەڵاتی نۆبڵیان وەرگرت کە ئەم توێژینەوانی ئەمان لە ساڵی 1970ەوە سەرچاوی گرت بوو کە هەمان پرۆتین لە ناو DNA یاخود شریتی ناوەکی یان تەشەڵۆکی ناوەکی مرۆڤ هەیە و لەو مێشولێشە تۆنیان بیدۆزنەوە کە ئێستا وێنەی مێشولەکە ئابینن. بۆی کە دەست پێم بە گفتوگەکانمان پێشەوە ئینفۆگرافیکێکی کورتمان بۆ ئامادەکردوون کە بریتێ لە 7 هەنگاو بۆ خەوێکی باش و تەندروست. لەم بەرنامەیە لەگەڵ پزیشکی دەرونیە دوین، لەگەڵ پزیشکی چاوە دوین، لەگەڵ ڕاهێنەری یۆگایە دوین. ئەمانەوە بزانین چۆن ئەم کاژێرە بایۆلۆجی و سەرکەیدیانە ڕێک بخەین و ژیانێکی باشتر و دەرونیێشی ئارامترمان هەبێ. لەگەڵمان. حەوت بیرۆکە بۆ خەوێکی باشتری شەوان. خەوتن کارێکی گرنگە بۆ ئاسوودەی مێشک و لەشساغی مرۆڤ. بەبێ خەوێکی باش، مێشک و دەروون و جەستەش ئاسوودە نابن. ئەمانەی خوارەوە بیرۆکەی ئاسان و زانستین تا شەوان باشتر بخەوین. 1. بڕی پێویست بخەون. زانایان و ئامۆژگاریمان ئەکەن کە بڕی پێویست لە خەوی شەوان وەرگرین کە بەپێی تەمەن بڕی کاتژمێرەکانی خەو جیاوازیان هەیە. منداڵانی خوێندنگا 9 تا 12 کاتژمێر خەویان پێویستە. گەنجان 8 تا 10 کاتژمێر و کەسانی پێگەیشت و 7 تا 9 کاتژمێر خەویان ئەوێت. 2. ڕەنگە شینەکە وەلانێ. ئەو ڕەنگانەی لە ئامێر ئەلکترۆنیەکانی وەک مۆبایل، تابلێت، تەلەڤیزۆن و لاپتۆپ دێنە دەرەوە، ڕەنگیان شینە و ئەکرێت ڕێگری لە دەستپێکی خەو و لە پرۆسەی خەوتنی شتێک بن. لەبەرەوە زانایان ئامۆژگاریمانەکەن پێش نووستن ئامێر ئەلکترۆنیەکان وەلا بنێ. 3. بکەونە سەللا. لەوانەیە خەوتن لە سەللا یارمەتی مێشک بدات باشتر خۆی لە پاشماوەکان خاوێن بکاتەوە بەراورد بە خەوتن لەسەر سک یان پشت. 4. بە قوڵی هەناسە بدەن. هەناسەدانی قوڵ کاردانەوەی ئارامکەرەوەی لەش دەوروژێنێت. هەروەها هەڵمژینی قوڵی هەناسە یارمەتی دەردانی باشتری شلەی دەرکەپەتک دەدات. هەروەها ئاسانتر ئۆکسجین دەگەیەنێتە مێشک بۆ پاکشکاری. 5. زیادەڕەوی تێدا مەکەن. هێشتا زاناکان نەگەیشتنەتە دەرئەنجامێکی یەکلاکەرەوە دەربارەی ئەم باسە. بەڵام لە چەند دۆخێکدا زیادەڕەوی لە خەودا مەترسی لەسەر تەندروستی دروست کردووە. بۆیەوە ئامۆژگاریمانەکەن کە زۆر نەخەوین و زەنگی کاتژمێر بۆ خەبەرهێنانەوە دابنێ. 6. وەرزش بکەن. لێکۆڵینەوە زانستیەکان لە تاقیەکانی خەودا ئەوەیان دەرخستووە کە وەرزشکردنی ڕێک و پێک و بەردەوام دەکرێت ڕێگری بێت لە بیرچوونەوەی پەیوەندیدار بە کەمخەوی. 7. فێنکی کەرەوە. لێکۆڵینەوە زانستیەکان ئەوەیان دەرخستووە کە خەوتن لە ژوورێکی فێنکدا کوالێتی خەو باشتر دەکات. ساڵ 21 ساڵ بەر لە ئێستا یان سەدەیەک بەر لە ئێستا سەدە و چارەکێک بەر لە ئێستا تێکڕای ژیانی مرۆڤ لەسەر زەوی لە 49 ساڵ تێپەڕی ناکرد. ئەو کاتە لە سەرەتاکانی سەدەی 20ەمە لە ساڵی 1970ەکانە بەهۆی نەخۆشیەکانی کە لە بەکتریا و کەڕوو ڤایرۆسەوە تووشی مرۆڤە بوو تێکڕای تەمەنی مرۆڤ کورت بوو. بەڵام لە سەدەی 20دا پاش ئەوەی کە مرۆڤایەتی توانی ئەنتیبایۆتیکەکان یاخود دەرمانەکانی التیهاب بدۆزێتەوە و پاشەوەی کە توانی پێکوتە یاخود ڤاکسینەکان بدۆزێتەوە تێکڕای تەمەنی مرۆڤایەتی سەرکەوت بۆ 75 و 79 ساڵ و کە ئەمە بەپێی وڵاتەکان جیاوازی هەیە لە کەم و لە زۆر بەپێی کۆمەڵێک فاکتەر کە ئێوە لە من باشتریان زانن چی. بەڵام ئەمانەوە بزانین کە مرۆڤ لەگەڵەوەی کە تێکڕای تەمەنی چۆتە سەر و 70 ساڵ کە 20 ساڵی زیاترە لە سەرەتای سەدەی 20م لەگەڵەوە کۆمەڵێک نەخۆشی درێژخایەن زیادی کردووە لە جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێن و جەڵتەی دڵ و جەڵتەی دەماخ و نەخۆشیە دەرونیەکانی وەک دووجەمسەری و خەمۆکی و بێخەویش. هەموو ئەمانە دەمانوێت لەگەڵ خەو لەگەڵ ئەو کارژێرە بایۆلۆجی و سێرکەیدیانەیە پەیوەندیدار بکەینەوە
بە میوانداری بەڕێز دکتۆر هەژار عوثمان معروف کە پزیشکی پسپۆڕی دەرونیە و لە هەمان کاتدا کەسێکی تایبەتە لەبەرەوەی کە لە ئەوروپا کاری زۆر کردووە و لەسەر مرۆڤی کورد و لەسەر کۆمەڵگای کوردی ڕێیەکی زۆر ئەرێنی هەیە و جگە لەوەش کە کەسێکی خوێنەوارە و ئاگادارە لە دنیا و لە دنیای دەرەوە دنیای خۆشمان. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ کوردستان. زۆر سپاس. دکتۆر با لێەوە دەست پێ بکەین. بۆچی لەگەڵەوە کە ئێمە توانیمان دەرەقەتی نەخۆشیە ئینفێکشەسەکان بین، نەخۆشی هەوکردنەکان بین لە کەڕ و ڤایرۆس و بەکتریا، بەڵام لەگەڵەوەی کە تەمەمان درێژ بۆ تۆ ئێستا کۆمەڵک نەخۆشی ترمان بۆ زیاد بووە. بۆ خۆی هۆکان زۆرن. سادەترین شت من وەکو دکتۆرێکی دەرونی ئەو پەستان و گوشانە دەرونیەی کە مرۆڤەکان لە پێش سەدەی بیستەما، یعنی لە ساڵەکانی 1900 بۆ دواوە بۆ 1970 بڕۆی، ئەو پەستانە دەرونیە بێگومان کەمتر بووە لە ئێستا، زۆر کەمتر بووە. ئەو سەردەمە خەڵک قەناعەتی زۆرتر بووە، ئەو تموح و ئامانجە زۆرانەی نەبووە. یعنی ئێستا کەسێک تەنانەت لە ئەوروپاشا بووە قەت ئەوە نهاتەوە بە خەیاڵە تموحیەوەی هەبێ هەموو دنیا بگەڕێ، ساڵێکی پێ بچێ بە بەلەمێکی خۆشی گەورەی ئەوانە و خزمەت بکرێ. شتی وای نەبووە. یعنی لەبەرەوە کەوابوو سترێس، یعنی پەستان و گوشینی دەرونی، ئەوە یەکێکە لە هۆکان کە بۆ بەهۆی ئەوەی نەخۆشی زۆر بێت. دوو هەم هەر زۆربوونی تەمەن درێژ بوون وای کردووە کە هەندێک نەخۆشی هەیە زۆرتر دەرکەوێت. بۆ نمونە ئێستا نەخۆشی ئەلزهایمەر، زۆربەی حاڵەتەکانی ئەلزهایمەر لە دوای تەمەنی 60ەوە دەرەکەوێ. هەندێکی زۆر کەم هەیە لە خوار 60ەوە، بەڵام زۆربەی لە سەر و 60ەوە. کەوابوو هەموو ئەوانەی لە ساڵەکانی 1900 و پێشتر ژیاون ئەسڵەن ئەلزهایمەریان توش نەبووە. بۆچی؟ چونکە تەمەنیانەوەنە زۆر نەبووە بگاتە 60 بۆی کە نەخۆشەکان تا دەوانە. باش دکتۆر، ئەمە خاڵی دووهەمیان باتەوە سەرەوەی کە لە کوردەوارەڵێن ئەگەر چی من پێم عیب نییە، بەڵام ئەڵەم پیری و هەزار عیب، بەڵام ئەگەر بابەتەکە ڕاست بکەینەوە بە پیری و هەزار نەخۆشی. لە ڕاستیە من بەڕێی من هەندێک پەندی پێشینان هەیە باش نییە. بەڵێ ئێمە ئەمان باتەوە سەر هەندێک نەخۆشی هەیە ئێمە پێی ئەڵێن ئەو نەخۆشیەکانی پوکانەوەی ئەندامەکانی جەستە دیجەنرەتیڤ. بەڵێ وانە دیجەنرەتیڤ دیزیزز. بەڵێ بێگومان هەتا مرۆڤ تەمەنی هەڵکشێ بەرەو ژوور، بە تایبەتی با بڵێن لە تەمەنی ئیتر هەشتاوە لە ڕاستیە، ئەگەر یەکێ یعنی پێشتر نەخۆشی زۆری نەبوو بێ. خۆ ئەگەر یەکێ هەر لە تەمەنی 40-50 تووشی زەختی خوێن بێ و شەکرە بێ و ئەم شتانە بێ، بێگومان پوکانەوە زووتر دەست پێ. کەوا بوو زۆربوونی تەمەن، خۆی زۆربوونی تەمەن، یعنی کە ئێمە وتمان بۆ نمونە بەهۆی ئەوەی کە نەخۆشیەکانی ئیلتیهاب و میکرۆب و ئەوانە کەم بۆتەوە تەمەن درێژە بێ. کەوا بوو کە هەتا تەمەن زۆرتر درێژ بێ، نەخۆشیەکانی پوکانەوەی هەموو ئەندامەکانی جەستە لە مێشکەوە بیگرە، هەتا ماسوولکە، هەتا ئێسقان، هەتا دڵ، هەمووی پوکانەوەکان زۆرترە بێ، کەوا بوو نەخۆشیەکان زۆرترە بێ. باشە دکتۆر، ئەگەر ئێمە دووبارە بەراورد بکەینەوە لە بینی یان نێوانی مرۆڤی 1900 دوای 2000 بە ئەوان لێ بکەین، ئەو سەدەیە لە ناوەڕاستە هێڵینەوە. هیچ تاکو ئێستا بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هیچ جێنەرەیشنێک، هیچ جیلێک، هیچ وەچەیەکی مرۆڤایەتی بەقەر ئەم وەچەی ئێمە خۆشیان نەبووە. بۆ نمونە بەڕێز دەمڕۆ کە تەشریفت هێناوە لەو سەری شارەوە بە 5 تاوەکو دەخۆ لە گەشتیتە ئەم سەری شار. لە کاتێک ئەگەرمە پێش 1900 بووە لەوانەیە بە 3 کاژر نەگەشتیتە ئاتەیە. لە ڕووی تەکنۆلۆژیاوە، لە ڕووی زانینی هەواڵە، لە ڕووی هەموو ئەم شتانەوە، لە هەموو بابەتە مادیەکانەوە ئەم وەچەی ئێستای مرۆڤایەتی زۆر باشتر ئەژی لە وەچەکەی پێش 1900. بەڵام لە بری ئەوەی تەکنۆلۆژیا و خۆشیانی بێتە هۆی ئەوەی کە ژیان ئاسانتر و خۆشتر بێ، بەڕاستە فەرمووی فشاری زیاتر کردووە و نەخۆشیشی زیاتر کردووە. بەڵێ ئەزین چۆنە یەک خاڵ پێش وەڵامی پرسیارەکە و یەکێ لە هۆکانی تر کە نەخۆشی ئەوانە زۆر بووە، یعنی پێشکەوتنی تەکنیکی کە بووە بەهۆی ئەوەی ئەو نەخۆشیانەی کە پێشتر هەر هەبووە لە ناو خەڵکە، بەڵام لە ڕووی تەکنیکیەوە ئەوەی کە پێڵێن تاقیگە، تیشک، وێنەی تیشکی، وێنەی کۆمپیوتەری، ئەو هەمووە سۆنەر، ئەم شتانە ئەوسا هیچی نەبووە.
لەبەرەوە خەڵکەکە کە مردووە وتویانە ئەجەلی هاتووە تەواوە پیر بووە و پەچی کەوتووە ئەمرێ بەس خەڵکەکە نەیزانیوە چونکە دکتۆر و زانستی پزیشکی وا پێش نەکەوتەوە کە بیدۆزن زان هۆی مردنەکە چییە لەبەرەوە کەوابوو ئەو ساش پێش 1970 نەخۆشی هەر هەبووە تەنانەت سەرەتانیش هەر هەبووە توانم بڵێم ئەم نەخۆشیانە زۆربەی زۆری هەبووە بەڵام تەشخیص نەکراوە لەبەر وزی نەکەنەوە اینجا لەسەر پرسیارەکە و بەڕاستی یعنی کە ئێمە باسی خۆشی ئەەکەین ئەنی خۆشیش وشەیەکە وشەیەکی پڕواتایە بەڵام ڕێژەییە دروستە بۆ نمونە ئێستا تۆ باسی ئەوە کە ڕاستە من بە حەوهەش دقە لە شوێنێکی ترەوە هاتوومەتە لای تۆ بەڵام هەر ئەو هاتنە بەسەر جادەیەکە هاتووم چادەی شەستی ئەتوانم بڵم سیارە لێخڕن تڵبە لە خوڕین ئەمڕۆ لە کوردستانە یعنی بیرچڕکردنەوە و تەرکیزە ئەبێ لە 150 نەک لە ساسە بۆ ئەوی خەڵک یەکێ لە دواوە خۆی لێنەیە لە پێشەوە لە لاوە خۆی لێنەکەەوە بوو هەر ئەو هاتنە ڕاستە من بە پێ نەهاتووم سعاتێکم پێ بچێ بەڵام بە سیارە هاتووم بە زروفێکە هاتووم ئەوە چاوێکم کردو بە حەو چاو کە لە تەنیشتەوە لێم نێن و لە دواوە لێم نێن سەیری ئاوێنەکە بکەم و لەولاوە لێم نێن و یا لە یەکێ نێم کە بە شێوەیەکی ناڕاست ئەپەڕێتەوە کەوابوو لێرە بوو بەهۆی چی هەموو گیانم گرژ بوو مێشکم گرژ بوو ماسوولکەکانم هەمووی گرژ بوو چاوم ماندوو بوو چاو لێە کەوا بوو لەلایەکەوە زوو گەشتمە لایتەوە بە هەم لەلایەکیشەوە عەزیێتم زۆر بوو عەزیێتەکە وەکوتم هەناسە بڕچێ نەبوو بەڵام ئەو شتانەی تر بوو کە پێم وتی کەوا بوو ئینسانی مۆدێرنی ئەمڕۆ بەڕاستی لە ژێر پەستان و گوشینێکی زۆرە ئەڵێ جارێک ئەفریقیەک لەگەڵ ئەوروپیەکە مناقەشەیە کرد لەسەر ئەم شتانە ئەفریقیەکە بە ئەوروپیەکەی وتی ئێوەی ئەوروپی و ئەمریکی و ئەم وڵاتانێک کە زۆر پێشکەوتون سەعاتان هەیە چەندین جۆری سەعاتی جوان و ڕێک و باش ئیشەکە بەس ئێمە کاتمان هەیە ئێمە کاتمان هەیە یعنی چی یعنی ئێمە کاتمان هەیە بۆ ژیان لەو پەلەپەل و جرت و فرت و هەڵپە و ئەوانین لێ ئەگەڕین یعنی ئەو تموح و پەلەکردنی ژیان و ئەوەی کە پێڵێن کارێر یعنی سەرکەوتن مەسەلا ئێستا زۆر کەس کە دائمی خوایی بە تایبەتی بێگومان لە گەنجا کە حەقی خۆشیانە ئەڵێ هیوادارم سەرکەوتوبی لە ژیانە ڕەنکە ئەڵێ سەرکەوتوبی لە ژیانە مەبەستی چییە مەبەستی ئەوەیە لە ڕووی پیشەیەوە بۆ نمونە زانکۆ تەواو بێ دکتۆرا تەواوی ببی بە پرۆفیسۆر بچیتە زانکۆ ئەوانە لێرە تەوان ئەمانە هەمووی نرخی خۆی هەیە باجی خۆی هەیە باجەکەی لەسەر تەندروستیە یعنی بەو شێوەیە شتەکە نیسبیە یعنی و ئەم نەخۆشیانە کۆمەڵی نەخۆشی زۆر هەیە کە یعنی لە بواری پزیشکیا پێی ئەڵێن نەخۆشیەکانی مەدەنیەت نەخۆشیەکانی مەدەنیەت کە بۆ نمونە زەختی خوێن زۆر بووە نەخۆشی دڵ زۆر بووە تەنانەت سەرەتان یعنی هەندێک جۆری سەرەتان هەیە سەلمێنراوە هەندێک جۆری کەسێتی هەیە بۆ نمونە کەسێتی زۆر توندوتیش دەست درێژی کەر عنیف شەڕانی ینی لە هەندێک لەمانە هەندێک دیراسە کراوە کە سێرەکەن ئەیلەوە ملاحەزەیان کردو ئەم جۆرە کەسانە هەندێک جۆری سەرەتان هەیە لەمانە زۆرترە هەتا لە هەندێک خەڵکی تراکە بەو شێوەیە کەواتە ئەوەش دووبارە پاشخانێکی دەرونی هەیە بەڵێ فاکتەری دەرونی لەوانەشا زۆر دەوریە بۆ نمونە ئەوەی کە پێڵن ڕەبوو هەناسە پوونی بەردەوام بەهۆی حساسێتەوە فاکتەری دەرونی زۆر دەوری هەیە جارێ ئەوەی کە پەیوەندی بە گەدەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ڕێخۆڵە گەورەوە هەیە بە تایبەتی یعنی یەک پەیوەندی زۆر نزیک هەیە لە بینی مێشک و مەعیدە و ڕێخۆڵە کە یعنی بچووکترین زەختی دەرونی بێگومان هەندێک کەس هەیە زۆرتر حساسە هەندێکی کەس هەیە کەمتر بەس ئەوانەی بە تایبەتی کە زۆرتر حساسن ئەوەی کە پێڵێ بڵێن هەژان یا تەهەیوجی ڕێخۆڵە گەورە ئەوانە هەموو زۆر هەستیارن و هینی فاکتەری دەرونی گەورە ئەبینێت تەنانەت لە برینی مەعیدە و دوانزەگرێ ئەوەی کە پێڵێن قورحەی مەعیدە و دوانزەگرێ زۆر دەوری هەیە لانی دەرونی اینجا یەکێکتر لەو شتانەی کە بەهۆی تەکنۆلۆژیاوە دەست ئێمە کەوتووە و بەحسابە بێ ژیانمان ئاسان بکە بریتە لە مۆبایل و تابلێتەکان و ئەو تەلەڤیزیۆنش کە ئێمە لێوە ئەبین و ئەو کامەرەی بەرامبەر مندانراوە ئەو ڕووناچەی کە لە ئێمەدا بۆی کە بەرنامەکە جوانتر بێ بەڵام ئەم شاشە زیرەکانە لایتێک بڵاوەکەنەوە کە پێڵەن لایتی شین
کە لایتی شین کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تێکچوونی خەو و خەوزڕان و دوجار کاریگەری دەرونیشێ بێ. دکتۆر ساکار مەحوی پزیشکی پسپۆڕی چاوە و باس لەو بابەتاکە. پاشا گەڕەم و خزمەتان لەگەڵ دکتۆر هەژارە باسیەوە ئاکەین کە خۆیمە لە ژیانێکی مۆدێرنا ئەژین ئەبێ شتێ بکەین بۆی کە بتوانین لەگەڵ ئەم ژیانە هەڵبکەین لەگەڵ مامن. بێگومان لەوە تێم ئامێرانە دروست بووە هەر باس ئەکرێت کە ئەمانە خراپی هەیە و خراپە بۆ مرۆڤایەتی و بۆ چەند سوودیشی هەیە لەگەڵشیا زیانیشی هەیە. بۆچی ئێمە ئێستا بەس تیشکە خەینە سەرەوەی کە خراپیەکەی بۆ چاو و بۆ خەوتن چییە؟ لەلایەنی ئامێرەکانەوە خۆی تیشکێک دەرئەچێ ئێمەوە ئەزانین سپیە بەس ئەم تیشکە سپێکترەمێکی هەیە یعنی مەودایەکی هەیە کە تشکی بینراو لە 400 تاکو 790 نانۆمیتەرە. بەڵام ئەو تیشکە خراپەی کە لەم بەینا هەیە تشکی شینە یعنی بلو لایتە کە لی دەرئەچێ ئەمە کورتترین تیشکە یعنی لە 400 تاکو 480 نانۆمیتەرەکەی کە کورتترینی ئەم تیشکانەیە. خراپیەکەی چییە؟ لەبەر ئەوەی ئەم تیشکە بە ئاسانی ئەچێتە ناو چاومانەوە هیچ بربەستێک نییە لە چاومانە ڕێگری بکات لەم تیشکانە یعنی بەگلێنا تێپەڕ ئەبێ بە هاوێنەی چاوە تێپەڕ ئەبێ یەکسەر ئەچێتە تۆڕەی چاو کە لە پشتی پشتەوەیە و ئەو وێنانەی ئەو ڕووناکیە کە ئەکەوێتە سەر تۆڕەی چاو مێشک تەحلیلەکات و ئەبێ بە وێنە ئەم تیشکەش لەگەڵ یا ئەچێتە سەر ئەوێ. بە دوو شێوە خراپی هەیە بۆ تۆڕەی چاومان یعنی بە ئەگەێتە دوو مەرحەلە کلاس 1 و کلاس 2 فۆتۆ داینەمیک چێنج ئەکات یعنی فۆتۆکیمیکال چێنجێک ئەکات لەو شوێنەیە کە خانەکان تێک ئەیات بۆ مستەقبەلی ئەو کەسە خراپە ینی کە لەگەڵ گەورەبوونیە ئەبێتە هۆی ئەیج ریلیتد ماکیولار دیجەنەرێشن یعنی بەهۆی پیربوونەوە بەهۆی تەمەنەوە پوکانەوەیەک لە تۆڕی چاوە دروستە بێ ئەمە وا ئەکات ئەم تیشکی شیناوە ئەکات ئەو پرۆسێسە زووتر بێ جاران مەسەلەنە نەخۆشەکانە لە 65 و زیاترەوە دەرەکەو ئێستا سیرەکەین لە 55 لە عمری 55 ئەو پرۆسەیە ئەبینین کە پیربوونی خانەکانی تۆڕی چاوە لەگەڵیشیا ئەبێتە هۆی ئەگەر بێنەوە پێشەوەی چاو ئەبێتە هۆی ئاوی سپی دروستبوونی ئاوی سپی زووتر لە یەکێکیکە و لەگەڵیشا ئەبێتە هۆی وشکی چاو ئەمە لەلایەنی چاوەکەوە. بەڵام ئەگەر باسی کەین کە تشکی ئەم تیشکەشینە خراپی هەیە لەسەر خەو لەبەر ئەوەی ئەم تیشکەشینە وامان لێ ئەکات مێشک زیاتر ئەلێرت بێ ئاگادار بێ ینی وا ئەکاتۆ زیاتر ئێمە خۆی ئەم تیشکە لای کۆ دەستمانەکەوێ خۆی دوو سەرچاوی هەیە یەکێکیان تشکی خۆرە کە بە ڕۆژە تۆ دائیمەن کە ڕۆژ ئەبێتەوە ئەڵی کاتی هەستانە و شەویش ئەبێ ئەڵی کاتی خەوتنە ئەم تیشکە لە تشکی خۆرا هەیە و لەگەڵیشا تیشکە دەستکردەکانەیە کە لەم ئامێرانەوە دەستمانەکەوێ لەبەرەوە کاتێک کە ئەبێ بە شەو تشکی خۆر نامێنێ مێشە گوای لێیە داینەمیکلی خۆی بەرە بەرە و خەوتن ئەچێت و هۆرمۆنی میلاتۆنین دەرئەچێت بۆ ئەوەی وا بکات مرۆڤەکە خەواڵوو بێت و بچێتە سەرکادیان سایکڵەوانە ینی سلیپ ئەوەی سایکڵ ئەچێتە ئەوە. بەڵام ئەم تشکی شینە وا ئەکات ئەو میلاتۆنینە نەڕێژرێت و زیاتر مرۆڤەکە خەواڵوو بێت خەواڵوو نەبێت یعنی زیاتر بەخەبەر بێت. هەر بۆیە وا پێویست ئەکات کە ئەم تیشکەشینە لە خۆمان مەنعکەین کاتێک کە ئێمە بەرەو خەو ئەچین ئەو مەنعکردنی ئەو شتانە چی ئەو شاشانە بۆ بە بەشێک لە ژیانمانە بە هەموو شوێ سمارتفۆنە تابلێتە کۆمپیوتەرش حتا ئەم شاشەی تیڤ سکرین فلاتەکان هەمووی ئەمانە ئەو تیشکانەی لێوە هەیە و کە زەرێک ئەیە بە چاوەکانمان چۆنێتی مەنعکردنەکەی ئەوەیە ئەتوانین چایلکەیەک بکەین لە چاومان کە فیلتەری ئەوەی تابێ ئەو چایلکەیە لەوانەیە ڕەنگێکی قاوەیی کاڵی هەبێ و
بەکاری بێنین یان ئەتوانی لەسەر سمارتفۆنەکانمان لەسەر مۆبایلەکانمان نایت مۆدی تیا هەیە کە تۆزێ شاشەکە تاریکەکە یان ئەتوانین ئەپلیکیشنێک هەیە کە ئەڵێ بلو لایت فیلتەریشن یعنی هەر خۆی وا ئەکات تۆش جیازەکە و تاریک نەبێت بەس بەهۆی ئەپلیکیشن و خۆی بلو لایتەکە بۆ کەمەکاتەوە بۆی کەمتر بچێتە چاومان یان ئەتوانین خۆمان 2 سەعات پێش ئەوەی کە بزانین ئەگەر ئێمە سەعات داخەوین لە سەعات 8 وازی لێ بهێنین یان ئەگەر بیریشمان ئەچێت چکە جاری وایە ئەمە مۆبایل ئەگریمە دەستمانەوە بیرمانەچێت لە کاتەکەمان با ئەلارمێ بخەینە سەر مۆبایلەکانمان کە بڵێ ئەمە تر تاوە کاتی خەوە و واز لە مۆبایلەکانمان بێنە ئەمە بە ئاسانترین ڕێگە ئەتوانین ئەوانە بکەین. باسی ئەومان کرد کە هەندێک نەخۆشی پێوترە نەخۆشیەکانی مەدەنیەت بەرزە فشاری خوێن و زۆری دووەمی شەکرە و هەندێک جاریش دۆزینەوەم نەخۆشیان پەیوەندی بە پێشکەوتی مرۆڤایەتیەوە هەیە بەڵام مەسەکەمە پێشکەوتوین خۆ بێ بە جۆرێک لەگەڵم ژیانە بژین هەم ژیانیشمان باش بێ هەم خەویشمان باش بێ کە ئەم ئەڵقەی چارە زۆر بەوردی لەسەر مەسەلەی خەو و کاتبەندی خەو قسانەکەین. جەنابی دکتۆر پێشتر بۆ نمونە لە تەمەنی باپیرمانە هەڵبەت ئێستاش هەندێک کەس هەیە زۆر بەکەمی واماونەتەوە کە لەگەڵ نوێژی عیشا خەوتن لەگەڵ نوێژی بانیە بە خەبەرە هاتن. ئێستا لە زانستا دووبارە ئەمە دۆزراوەوە کە جەناب زۆر لە من باشترە ئازانیت کە مرۆڤ وا باشتر لە کاتژمێرنەوە بۆ دەیشەوە دەست بکات بە خەوتن و لە کاتژمێر 4 بۆ 5 بانە دەست بکات بە هەڵسان لە خەو کە هەمان کاتەکاتەوە لەگەڵ کاتەکانی خۆراڵات و خۆراوا بوونە. ئەکرێت یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی نەخۆشە دەرونیەکانی بە تایبەتی دەرونیەکان وازە جەستەیەکان بێنی وەک خەمۆکی وەک مانیا وەک دووجەمسەری وەک خەوزڕان کە ئەوە خەوزڕان پێڵان ئینسۆمینە بە جۆری نەخۆشی دەرونی ئەژماریەکەن ئەکرێ پەیوەندی بە تێکچوونی کاتی خەوە هەبێت. نەخۆشیەک بە تایبەتی ئێمە نەخۆشی مانیامان هەیە لە ڕاستیە نەخۆشی مانیا کە بەشێکە لە نەخۆشی دووجەمسەری کە دژی یەکن یا ئەوەیە مانیایە کە چالاکی زۆرە و فکری زۆر لە مێشکایە و زۆر ئەجوڵێ و پێویستی بە خەویش نامێنێ زۆر جار و لاکەی تری خەمۆکیە. لە ڕاستیە نەخۆشی دووجەمسەری بە تایبەتی ئەگەر کەسەکە خۆی نەخۆشی دووجەمسەری هەبێ و تایمی خەوتنی و بەگشتی ئەوەی کە پێڵێن ینی ئەو سەعاتە بایۆلۆجیی کە لە هەموو ئینسانێکە هەیە ئەگەر تێشیە ئەو سەعاتە بایۆلۆجیە بۆ نمونە پشویان یعنی لە کاتێکا کە ئینسان ماندووە بێ پشوو بە ئیتر پشویانی جەستەیی و دەرونی هەردووشی لە کاتی خۆیان خواردنەوەی ئاو لە کاتی خۆیان نان خواردن لە کاتی خۆیان خەوتن لە کاتی خۆیان هەستان ئەگەر کەسێک دووجەمسەری هەبێ و ئەم شتانەی ژیانی ڕۆژانە بشێوێنێ ئیتر شێوانەکە ئایا بەهۆی ئیشەوەیە یعنی شتەکە ئەوە نییە بە ئارەزوو بیکە بەهۆی ئیشەوەیە بەهۆی کێشەی ژیانەوە هەیە بەهۆی سەفەرەوە هەیە هەندێکە زێ بەڵەجێت تاگە فەرمووی وانە ئەگەر ئەمانە ڕووبە لە ڕاستیا بۆی هەیە ئەو نەخۆشی دووجەمسەری کە تا ئێستا بێدەنگ بووە و چارەسەر کراوە بە دەرمان هەڵباتەوە. باش ینی دکتۆر ئەگەر من لە قسەکان جنابەت ئەوە هەڵەنجێنمەوە ئەکاتە ئەوەی کە تێکچوونی خەو چارەسەری نەخۆشیە دەرونیەکان زەحمەتترەکە و خەوێکی باش و دروست بەشێکە لە چارەسەری دەرونی بێگومان گرنگە یعنی فعلەن یەکێ لە نیشانەکانی کەم خەویە جام ئەو دەسم بۆیە نەکردبەوە یعنی ئەتوانین بڵێن خۆی لە خۆیان تێکچوونی کاتی خەو کەم خەویش هۆکارە بۆ دەرکەوتی نەخۆشی دەرونی یاوەکو نیشانەیەکی نەخۆشی دەرونی سەرەتاکە چییە؟ سەرەتاکە بۆ نمونە خەمۆکیێکی قورسە یعنی لە زۆربەی زۆری ئەوانەی خەمۆکیێکی قورسیان هەیە کەم خەون درەنگ خەویان لەکەوێت بۆ زۆربەی کاتیش چییە درەنگ خەو لێکەوتنەکەی بیر زۆرەکەنەوە بەردەوام بیرەکەنەوە لە بەرەوە خەویان لێ ناکەوێت وەجاری وا هەیە خەویان لێ ئەکەوێ بەڵام لەبەرەوەی زۆر بیریان کردوێتەوە بە کۆمەڵی مشکلەوە خەوتون خەبەریانەبێتەوە دوسێ جار خەبەریانەبێتەوە تێرخەو نابن جگەلەوە بۆ نمونە یەکێک گرفتێکی کێشەیەکی دەرونی و کۆمەڵایەتی قورسی هەیە یعنی مشکلەیەکی کۆنکرێتی هەیە بەرجەستە ئیتر ئایا لەگەڵ خەڵکە ئایا لەگەڵ ژن و مناڵە ئایا لەسەر بۆ نمونە کێشەی ڕۆژانەی وەکو مەسەلەی پارە و مادی و کەسابەت و ئەوانە
ئەمە کێشەکە یعنی لەبەرەوەی حل نەبووە لەبەرەوەی لی ئەتەسێ کێشەی هەیە بەردەوام کە خەوی لێ ناکەی لەبەرەوەی بەردەوام بین کێشەیەکە دوچکە کێشەی بۆ حل نەکرد ئەمە نەخۆشی دەرونی نییە یعنی کێشەکەی بێ کێشەکە حل باشە ئەجنا بۆی ناکرێت دکتۆر ئەمە دروستە 100% هاوڕام لەگەڵتا بەڵام ئەوەی کە من زۆرمە بەسمە لەم چاپێکەوتنیا لەگەڵ بەڕستا بیپێکم ئەم خاڵەیە ئێمە لاڵقی پێشوشا باسیەوەمان کردووە کە هەموو کەسێکی پێگەیشت و بە شێوەیەکی گشتی زانست دەڵێ لە 24 کاتژمێرە پێویستە 7 تا 9 کاتژمێری خەریکی خەو بێ کە بە تێکڕا 8 کاتژمێر باسەکرێ بەڵام کاریگەریەکانی لەسەر دەروون هەمان ئەو خەوەی لە کاتژمێر دەی شەو هەتاوەکو شەشی بەیانی ئەخەوی وەکو ئەو کاریگەریەکە لە کاتژمێر دوی بانی هەتاوەکو دەی بەیانی ئەخەوی سەیریکە ئەزانی پەیوەندی بەچیەوەیە جارێک گرنگترین شت ئەوەیە خەو دوو بەشی هەیە بەڵێ بڕی چەند تۆ ئەخەویت بەڵێ چەند سەعات ئەخەویت بەڵێ و ئایا خەوەکە و چۆنە لە ڕووی چۆنایەتیەوە بەڵێ ئێمە بەچیە ئەزانین کە تێرخەو بووین بەڵێ بەوا ئەزانین تێرخەو بووین کە بەیانی هەستین چۆن ئەڵێ فرێش بین یعنی بۆ نمونە جە و میزاجمان باش بێ و زەمانتیا بێ نەکەوینە باوێشکان و ئەوانە باشە خێرا خۆمان بگۆڕین بە ڕوویەکی خۆشەوە بەیانی و باش لە یەکتری بکەین بگرە خۆمان بچین چالێنێن و شتەکان حازرکەین ئەوە معنای وایە باش خەوتووی ئیتر ئایا 5 ساعت خەوتووی 4 خەوتووی 9 خەوتووی لە ڕاستیە بڕیاردەر نییە باشە من لە شوێنێکە خوێنەوە دکتۆر نازانم تا چەند زانستی ئەڵێ لە سانە و پێنجی خەڵک پێویستیان بە فەرماوەکەت خۆڕە ئەڵێت لە سانە و پێنجی خەڵک پێویستیان بە 8 کاتژمێر خەو هەیە بەڵام لە سایە پێنجی خەڵک پێویستیان بە 4 تا 6 کاتژمێر خەو هەیە ڕاستە و قسەیە والله من يعني فعلا زۆربەی زۆری خەڵک بەلایکەمەوە 7 ساعات پێویستی بەین هەیە ئەزمموی خۆم ئەوە ڕاستە بەڵام وەکو وتم هەندێک کەس هەیە هینی نییە یعنی 4-5 ساعتی بەسە و بەیانیش کە هەڵە سێ مرتاحە بەڵام دوجار ئەو 4-5 ساعتی کە ئەی فەرموویت شەرتە بۆ هەموو کەسێک لە دەی شەو هەتاوەکو چواری بەیانی بێت یاخود خەڵکێ نەوا باشترە 12 شەو بخێ بۆ 6 بەیانی لە ڕاستیە خۆی بەپی یعنی ئێمە هۆرمۆنی میلاتۆنینمان خۆی کە دنیا کە تاریک بوو ئەو هۆرمۆنە لە مێشکە زیایە بێت دەرچێت ئەچێتە ناو خوێنەوە چێتە هینەکانەوە لەبەرەوە لە ڕاستیە یعنی کاتی خەو فعلا ئەبێ شەو بێت و ئەوەی کە ئێستا زۆربەی زۆری بەتایبەتی مرۆڤی ئەم سەردەمە ئەیکا ئەوەیە بەهۆی مۆبایل و بەهۆی ئینتەرنێتەوە زۆر درەنگ ئەخەوێ ینی شەو ئەکا بە ڕۆژەکە بە دروستە ئەوە هەڵەیە ئەوە لەگەڵ فزیۆلۆژی و لەگەڵ میلاتۆنین و لەگەڵ مێشک و لەگەڵ گەشەکردنی مرۆڤە ناگونجێەوە باش نییە ینی لە ڕاستیە شەو بۆ ئیسراحەت بۆ خەوتن و ڕۆژ بۆ ئیشکردن نەک بۆ خەوتن دکتۆر هەڵگەڕانەوەی ئەم سەرکەیدیان ڕیتمە ئەم ڕیتمە سەرکەیدیان هەڵگەڕانەوەی ئەم سەعاتە باالۆجیە لە ڕووی دەرونیەوە دەکرێت دەرکەوتنی چ نەخۆشێک زیاد بکە لە ڕاستیە یعنی ئێستا بڵێن پەیوەندیەکی ڕاستە و خۆی ئەمە لەگەڵ هەندێ نەخۆشی دەرونیە من نەمبیستووە هەبێ بەڵام بۆ نمونە ئەتوانی بڵێ یعنی بەگشتی کەمخەوی تێرخەونەبوون بەگشتی بە دڵنیاییەوە کارەکاتە باری دەرونی ئینسان یعنی گرژی ئەکا ناڕەحەتی ئەکا بۆی هەیە جۆرێک لە بێتەحەمولی و تووڕەیی بۆ دروستکە و جگەلەوە ئیمیون یعنی بەرگەگری لەش بەرامبەر بە بەکتریا و ڤایرۆسوانە کەمەکاتەوە لەبەرەوە خەو زۆر گرنگە بۆ بەرگەگرتنمان بەرگریکردنمان بەرامبەر بە نەخۆشیە ئیلتیابیەکان و میکرۆبێک دووبارە باسی کاتبندی خەو لەگەڵ کواڵیتی خەوەکە باشە یەکێک لەو شتانی کە دکتۆر ساکاریش باسی کرد پێش بەڕێزت مەسەلەی کواڵیتی خەوتێکە مەسەلەی بلوولایتە لایتە شینەکان کێتە چاوتۆ میلاتۆنین کەمەکاتۆ لەبەرەوە خەوتێکەیە هەر ئێمە کاتی خۆشی لە بەرنامەیەکە لە مەسەلەی بێخەوی ئینسۆمینیا باسیەوەمان کردو کە سەعاتێک پێش خەوتن لە مۆبایل و تابلێت و تەلەڤیزیۆن و تا کۆتاکی دوورکەوە بەڵام بۆ نمونە لە ڕووی فسیۆلۆژیەوە کە جەنابەت پزیشکی دەرونی لە من باشترم شتا ئازانی لە کاتژمێر 9 بۆ 10 شەو میلاتۆنین بەرزە بێت هەڵبەت دەگەڵ خۆر ئاوابوونا میلاتۆنی هێواشاریک بوو دەسەیرێ بە دەران کە لاڵقی پێشوشاوکو حەب لەگەڵ دکتۆر دیارە باسمان کرد کە پزیشکی پسپۆری مێشک و دەمارە لەگەڵ دنیا تاریک بوونا هێواشیاژ میلاتۆنین بەرزە بێتەوە بۆی کە خاوت کاتەوە بۆ خەوتن بەڵام لە کاتژمێر 4 بۆ 6 بەیانی میلاتۆنینەکە کەمە بێتەوە بەرامبەر بۆ کۆرتیزۆڵ بەرزە بێتەوە کە کۆرتیزۆڵ ئەوە زۆر جار پێڵەن هۆرمۆنی فشار و بەردامێکشمان لەسەر مابەتە کردووە مەبەستەکەی من ڕێک پرسیارەکەی من ئەلێرە ئەمەیە تۆ لە کاتژمێر 4 بۆ 6 بەیانی ئەو کاتە دەست بکەی بە خەوتن ئەو کاتێک کە کۆرتیزۆڵی لەشت بەرز بۆ تۆ میلاتۆنینەکە کەم بۆتەوە
ئەمە کاریگەری دەرونی چیە؟ بێگومان خەوەکە خەوێکی سروشتی نییە باش نییە ئیسراحەتی پێ ناکات کواڵیتیەکەی باش نییە جۆری خەوەکە باش نییە ئیسراحەتی پێ ناکات لەبەرەوە ئەو هەڵگەڕانەوەی خەوە بە ڕۆژە بخەویت و بەشەوە بەخەبەربی مطلقاً هەڵەیە یعنی لەگەڵ فیزیۆلۆژی و هینی ئینسانە ناگونجێ باش نییە. کەواتەیەشێک لە گرنگترین شتەکان بریتێلەوەی کە بزانین کاتی خەومان کەیە لە 9 بۆ 10 شەو خۆمە ئامادەکەین بۆ خەوتن لە 4 بۆ 6 بەیانی خۆمە ئامادەکەین بۆ هەڵسان لە خەو. لە ڕاستیە من ناهوێ ئەوە یعنی وا تەسبیتی کەم باشە زین چۆنە هەر کەسە تایمێکی هەیە ئەوە پرسیارەکەی منە ئەلێرە باشە تایمەکە هەیە بۆ نمونە یعنی بیکوژە و 6 بەیانی هەڵی مەسێنە تایمەکەی وایە باشە لەبەرەوە هەر کەسە ئەبێ تایمی خۆی بزانێ چەند هەستێ مرتاحە کێشەمان نییە حتا ئەگەرێکی بڵێ وڵی من ئیلا بێتانۆ بخەوم لە ڕاستیە تۆ نابێت زۆری لێ بگەی بڵێ نابێتەوە 6 و ئەوانە هەستی ئەم جستەی وایە لەوانەیە میلاتۆنینەکەی ئەم بەنەوەعشی کێتر ئیشکات بە مرۆڤ جایە لەگەڵ یەکتری باش ئەمە ئەزینی لێپرسراوێتی ئەو کەسە خۆیەتی هەموو کەسێ بێ خۆی بناسێت چۆن لە ڕووی دەرونیەوە مرۆڤ ئەبێ خۆی بناسێ ئەبێ لە ڕووی جستەییشەوە خۆی بناسێ لە ڕووی جستەییەوە مەسەلا حەزە چ خواردنیەکە کەینان بخوا ئەنی جیاوازی هەیە لە بینی تاکەکانە لە بینی تاکەکانە جیاوازی هەیە لەبەرەوە یعنی وەکوتم هەیە بە حوتی بەیانی مرتاحە هەیە بەهاش هەیە بە 9 مشکلە نیە. جا پرسیارەکەی من دکتۆر ئەلێرە ئەمەیە ئێستا بۆ نمونە ئێمە لە پزیشکیدانە کە شێویلگەی خەڵک پۆلێنەکەین شێویلگەی خەڵگەکەین بە 3 پۆلەوە پیان دەڵێن پۆلی یەکەم پۆلی دووەم پۆلی سێم کە بابەتێکی زانستی پزیشکیدا چاولی لا ئێوەش جایە جا پرسیارەکەی من لێرە ئەمەیە لە مەسەلەی خەوا وابزانم ئێوە شتیشی واتان هەیە پۆلینێکی زانستیتان هەیە کە خەڵکێکەیە لە ڕووی زانستی و کلاسێکیان پێڵن کە پیانڵن ئێرلی ئەوان ترە پێڵن میدیەم ئەوان ترە پێڵن لیت بالضبط ئێستا من سێریکە ئێستا من یەک نمونە بۆیانەوە یعنی لە ئەڵمانیا مە حەقیقی ڕوویاوە من راپۆرتێک بۆ محکەمە بنووسم ئەبێ رامۆرتێ بۆ محکەمە بنووسم ئەم راپۆرتە باری دەرونی و کێشەی ئەم کرێکارێ بوو ئەم کرێکارە کێشەکەی ئەوە بوو درەنگ ئەچوو بۆ ئیش مەسە ئەبە حوت بچێ بۆ ئیش ئەو نەئەگەشت دائیم خەوی لەیەکە و ئەبوو بە 9 ئەچوو بۆ ئیش کابرای خاوەنیش دەری کرد ئەمە حەقیقی دەری کرد کە دەری کرد ئەمی شکاتەکە قانون هەیە لەوێ کۆمەڵێ فەحس و شتیان بۆ کردبوو دکتۆری مێشک و دەمار هاتە سەرەوەی منیش راپۆرتی خۆم بنووسم بەڕاستی کە چوومە بنج و بنەوانی ئەم ئینسانە لەوانە نییە کە بتوانێت 6 بەیانی هەست ناتوانێت نەخۆشەکەوێ یعنی ئەگەر 6 هەڵەسێ نەخۆشە جێژە چالاک نییە تەرکیزی نییە تووڕێە تێگەی بۆم دەرکەوت و دیارە ئەوانەی دکتۆری مێشک و دەمارەکەش عینی شتیان بۆ دەرکەوت بوو حەق درا بە کرێکارەکە گەڕایەوە سەر ئیشەکەی بەڵام حاکم ئەو شتەی فەرز کرد بەسەر خاوەن ئیشەکە وتی تۆ نابێ ئەمە فەرزکەی بەسەر ئەمە بڵێ ئیلا ئەبێ 6 بەیانی بێ بۆ ئیش ڕێکەوتمون لەسەر ئیتر ئایا دەبوو ئێستا بسەبت نایەتە بیرم گانزای بەیانی بچێ بۆ ئیش و خۆی ئیشی خۆیەکەەوە فعلەن مەزبوط بوو کابرا کەوا بوو مرۆڤەکان جیاوازن لە مەسەلەی خەوا وەکو هەموو مەسەلەکانی تر هەموو ئینسانە ئەبێ خۆی بزانێ کەی تێرخەوە بێ بە چەند سەعات تێرخەوە بێ سەعات چەند ئەبێ بخەوێ و سەعات چەند ئەبێ هەستێ ئەوی تر ئێمە یاسا گشتێکە ئەوەی کە تۆ ئێڵی فعلەن یاسا گشتێکە بە زۆری بە گشتی ئەوەیە کە ئینسانی تر لە دوای 10 شەوەوە حتى 11 و نی و ئەو پەڕەکەی تا 12 ئیتر بخەوێ ئیتر لە 12 ئیتر لە ناو جیابێ یعنی و بەیانیانیش ئیتر لە حەوت و ئەوانە یعنی لە ناوجێ هەستێ ئەمە گشتی وایە ڕاستە کەواتە بەم شێوەیە نیە باشە هەردووکمان هاوڕاین لەسەر ئەوەی کە لەوانەیە کاتی هەڵسان لە خەومان جیابێ بەڵام پێویستە پێشنیوە شەو هەمومان خەوتێتین بەڕێی من ئەرۆڵەوە وەکو زانستە ئەمەیە هەر ڕێی دکتۆر هەژار خۆی بەڕێی من لە ڕاستیە خۆزای ئەمە بڵێ زانست ئەبێ بڵێ ئێستا من بڵێم فلانس دیراسە و فلان دیراسە بەڵام ڕێی جەنابیش ڕێیەکی ڕوت نییە لەسەر بەڵگەی زانستیە بەڵێ لە ڕاستیە یعنی لە 12 شەوابێ هەمومان لە ناو جیابی واچاکە بەڵام ئەزەیش چۆنە وەکو وتم جیاوازی هەیە یعنی بڕام کە خەڵک هەیە یعنی من خۆم نەخۆشم دیو ئەڵێ وەڵی کاک دکتۆر من لە دوای 12 شەوە مێشکم ئیتر نییە ئاگرە لەوەی کە بەرهەم بێنم کە تێبگەم کە شت بنووسم کە شت بخێنم کەوا بوو ئەوە یاسایەکی گشتیە تا 12 شەو فعلەن ئینسان لە خەوابێتر لە دوای دەوە وەکوتم لە دوای دەوە وردە بەرەو خۆڕێ بەڵام تاقوتەراژ هەیە بەو نەوعانیە با بۆ نەوعەبی کاکە خۆی پێ باشە خەوزڕان
و کەم خەوی بە گشتی لە ناو خەڵکە کە زۆرینەی خەڵک پێویستیان بە کاتێکی زۆری خەڵکە دەکرێت بێتە هۆی دەرکەوتی نەخۆشە دەرونیەکان و چارەسەری نەخۆشە دەرونیەکانیش زەحمەتتر بکە. بەڵێ هاوڕای بەڵێ ڕاستە ئەلبەتە من لە مەسلەی خەوا چەند زانیاریشی گشتی هەیە حەزەکەم ئەگەر ڕێگەم بێ بیڵێ فەرموو جارێ هەڵەترین شت ئەوەیە کە هەندێک کەس هەیە ئەوەیە کەم خەوی و کێشەی خەوی بە مەشروب چارەسەرکە ئەوە هەڵەیە مەشروب لەوانەیە لە ئەوڵە تۆزە گێژێکە و خەواڵ و کاو بخەوی بەڵام لە کۆتاییە مەشروب بە هیچ جۆرێ بۆ خەو باش نییە وە زەرەر بە خەوەگەێنێ جگەلەوەی کە زەرەر بە هەموو ئەندامەکانی جەستە ئەگەێنێ ئەنی کەسە هەموو شەوێ بخواتەوە بە دڵنیاییەوە خەویشی تێگەچێ جگەریشی تێگەچێ مێشیشی ئەشێوێ ماسرۆ هەمووی تێگەیە ماعیدەوەمی تێگەی ئەوە هەڵەیە و جگەلەوە بەڕاستی کڕینی حەبی خەو لە سەیدەلیەکان لە لای کارمەندە پزیشکیەکان لە لاکۆڵاکان هەڵەیەکی گەورەیە و لە ڕاستیە یعنی نابێ بە هیچ جۆرێ بەڕێوەبەرایەتی تەندروستی و ئەوانە ڕێگەی ئەمە بە حتا میلاتۆنینیش لە ڕاستیە میلاتۆنین من ئێستا ئەو زانیاریە قانونیم نییە بەڵام بەگشتی یعنی میلاتۆنین ئەگەر یەکێ بەڕاستی کێشەی خەوی قورسی هەبێ و کێشەی دەرونیە بێ میلاتۆنین چارەسەری ناکە بەڵام بەگشتی حەبەکانی ئەوەی کە بەناوبانگە وەکو ڤالیۆم و ئەوانە ژەهرە بۆ خەو نابێ بە هیچ جۆرێ هیچ کەسێ ئەم حەبانە بخوا و ئەگەر هەر پێویست بوو بیخوا ئیلا دکتۆری دەرونی بۆی بنووسێت چکە دکتۆری دەرونی ئەزانێت چۆنی بۆ ئەنووسێت ئەوە بەڕێی من زۆر گرنگە و مادە هۆشبەرەکانی تریش ئەوەی کە پێڵێن هێرۆئینوانە ئەمانە بە هیچ جۆرێ نابێ خەڵک بەکاری بێنێ کەسێک کە کێشەیەکی خەوی قورسی هەیە و بەردەوام و تا ئێستا بۆی چارەسەر نەکراوە بەڕێی من ئەبێ بچێ وەلای دکتۆری دەرونی جگەلەوە بەڕاستی کە ئێمە باسی کێشەی خەوی قورس ئەەکەین یعنی هەندێک جار هەیە خەوی بێخەوی دووسێ ڕۆژ و چوار ڕۆژ و یەکی کەسێکی لێ مردووە کێشەیەکی گەورەیە ئەوە بەس کێشەی خەوی دائمی بەڕاستی ئەبێ لایەنی جەستەییش ئەبێ دکتۆرێکی هەناوی بزانێ ئایا چییە جاری وایە نەخۆشی دڵە ئەبێ بەهۆی کەم خەوی بۆ نمونە لیانی دڵ ناڕێکە جاری وایە هەندێک جۆری فێ سەڕع ئەوەیە هۆی کەم خەوی چەندین نەخۆشی جەستەیی هەیە بێ بەهۆی کەم خەوی لەبەرەوە لە ڕاستیە ئەگەر کەم خەوی بوو بە کێشەیەکی گەورە بە سەیدەلیە و هینی لاکۆڵان چارەسەر ناکرێ ئەبێ ئەو کەسە بچێ بۆ لای دکتۆر بە سپاسێکی زۆرەوە بۆ دکتۆر هەژار عوسمان معروف پزیشکی پسپۆری دەرونی کە میوانمان بوویت ئەمێنێتەوە کە میوانێکی ترمان کە میران شیروانە ڕاهێنەری یۆگایە ئەو باس لە ڕێگە سروشتیە ئاسانە کۆنەکانەکە بۆی کە واتان لێ بکە بە ئاسانی خەوتان لێ بکەوێ بەبێ بەکارهێنانی حەبوو دەرمان کە جەنابی دکتۆر فەرمووی بەکارهێنانی حەبوو دەرمان بۆ خەو باش نییە گرینۆ لەگەڵ مابەتە و ئەگەڕەمە خزمەتان بە کۆتایی بەردامەکە لەگەڵمان. ئێمە وەکو کەسانی کە یۆگاکەین و سواس بۆ ئەوی کە ئێستا لێرە لە کوردستان زۆر کەسە یۆگاکەن و خەوێکی زۆر تەندروست ئەخەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن ئەوان چۆن ئەتوانن ئەو کەسانی کە یۆگاکەن چۆن ئەتوانن بە خەوێکی تەندروست بخەون. ئەمە لێرە هەروەکو چۆن ئەو کاتژمێری کە باڵین بەڕێزت باست کرد لە ئێمەش هەمان بابەت هەیە بەڵام بە جۆرێکی تر بە جۆرێکی زیاتر ئێمە وەکو وزە سیریەکەین هەروەک چۆن ئێمە ئینسان لە وزە پێک هاتووە هەموو جەستە ئینسان ئەو کاتژمێری کە لە خانەکانە هەیەوە کە گوێبیستی بووین بەڕێزت باست کرد لە ئێمەش هەیە بەڵام بە شێوەیەکی تر ئێمە چاکراکانمان هەیە لە لەشی ئێمە کۆمەڵک چاکرەی زۆر هەیە و حەوت چاکرەی سەرەکیمان هەیە کە ئەمانە کاتژمێری خۆیان هەیە ئەم چاکرایانە پەیوەندی تەواویان هەیە بۆ هۆرمۆنانەی کە پەیوەستن بەخەوە بۆ ئەوی کە خەوێکی تەندروست بخەوی پێویستە تۆ هەناسەی تەندروستت هەبێ و جەستەیەکی ساغت هەبێ بۆ مێشک و دەروونێکی ئارامت هەبێ ئەم سێ خاڵە زۆر گرنگە بۆ لە یۆگای کە ئێمە باسیەکەین. هەناسەی تەندروست ئێمە لە یۆگای پێوتین پرانایەمە کە کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتیمان هەیە یەکێک لەوانە ڕاهێنانی نادی شودهانایە ئێمە ئەو کەسانی کە کێشەی هەناسەدانیان هەیە یان کێشەی ئەوان هەیە کە بەباشی ناخەون ئەمە ئەویان پێڵێن کە ڕاهێنانی نادی شودهانە بکەن ڕاهێنانی نادی شودهانە بەم شێوەیە دەسڕاگرێ لە کونی لوتی لای چەپەوە هەناسە هەڵمشی و لە کونی لوتی لای ڕاستەوە هەناسە ئەدەیتەوە بەم جۆرە ئەم ئاڵوگۆڕی
هەناسەیەوە ئاکات کە تۆ ئۆکسسیژینێکی باشتر بچێ بۆ مێشک و دەروونێک و جەستەیەکی جێگەیتر هەبێ بۆی کە ئامادە بێ بۆ خەو وە کۆمەڵ ڕاهێنانی ترمان هەیە ئێمە جۆڵەکانی یۆگا لە ناو یۆگای پێی ئەوترێ ئاسانە کۆمەڵێک ئاسانامان هەیە یەکێک لەوانە ئاسانەی پێوتر ئاسانەی کۆرپەلا یان ئاسانەی منداڵ کەوەی کە ئەتوانی هەر بە دانیشتانەوە قاچ بخیتە ژێر خۆت و بەسەر ئەژنۆتا بکەوی بەم شێوەیە دوو دەست دەبێتە دواوە و سەردانەی چۆن مناڵی ساوە ئەخەوێ ئەمە باشترینە بۆ کەسانەی کە بتوان خەوێکی خۆش بکەن خەوێکی ئارام بکەن یان ئەو شێوەی کە هەردوو دەستدانەی لەسەر یەک و سەری خەیتە سەر و لەسەر دەم ئەمانە بۆ ئەو کەسانەی کە کێشەی هەناسەدانیان هەیە و لەگەڵ یا بۆ ئەوەی کە تۆ بتوانی حتەتەن ئەگەر ئەم جەستەیە نەجوڵێ ئەم جەستەیە جۆرێک لەوەی کە ئەو کەسانی کەم جوڵیان هەیە سایقی زۆرەکان یان لە ئۆفیسەکان زۆر ئەمێنەوە پێویستە جەستیان بجوڵێ بۆیە یۆگا ئیش لەسەر ئەوە کە کەوز دەبات بۆ ماسوولکانە هەموو جوڵێکی یۆگا جیاوازی ئەوەیە لەگەڵ وەرزشە وەرزش ئەم ماسوولکەیە وزەی لێ دەڕێهێنی باشە وزەیەکی زۆر سەرفەکەی بەڵام لە یۆگایە وزە ئەدەیتە ئەو ماسوولکانە بۆیە ئیسراحەتیان پێیەکەی بۆیە ساغن بۆیە دایمە پڕ ئۆکسسیجینن پڕ پرۆتینن و تەنها کۆمەڵێک ڕاهێنان ئەتوانێت خەوێکی زۆر باش بابەتەوە لەگەڵ یا ئەمەوە بڵم کە یۆگا زانستێکی کردداری فەلسەفیە کە هیچ پەیوەندی بە ئاینەوە نییە و حەزەکەم ئەم بڕوونکردنەوەی خەڵک بیزانن بۆی کە بتوانن یۆگا بە چاوێکی وەکو چارەسەر وەکو لایفستایلێکی جوان بۆ خۆیان دروستی بکەن زانستێکمان هەیە کە زانستی پزیشکی کلاسیکی هندیە و پێوەترێ زانستی ئایورڤێدا هەموو کێشەکانی تۆ چارەسەرەکە یەکێک لەوانە خواردن چۆن لە زمانە ئێستا هەیە کە ئەڵێ چی ئەخۆی تۆ ئەوەیت لە یۆگاشە وایە ئەو کەسانی کە زیاتر ڕۆکخۆرن ئەتوانن خەوێکی باشتر بکەن ئەو کەسانی کە خواردنەکانیان سادڤیکە چونکە ئێمە سێ بەشمان هەیە لە ئایورڤێدا سێ بەشی خواردنمانەیە سادڤیک تاماسیک و ڕاجاسیک ئەم سێ جۆر خواردنە یعنی خواردنی باش و خواردنی مامناوەند و خواردنی خراپ یعنی بۆ نمونە زۆر خواردنی گۆشتی سوور ئەمە ئەچێتە ڕێزی ئەو خواردنی کە زۆر خراپە باشە بەڵام زۆر خواردنی هەندێک ڕۆک وەکو شوید وەکو زۆر میوەیتر هەیە کە تۆ وا ئەکات خەوێکی باشتر بخەوی خەوێکی ئارام بخەویت و خەوێکی بە جۆرێک بخەوی کە هاڵێ هەستەکەم ساڵەکە خەوتوم ئەم قسەیە باوە لە ناو خۆمانە بۆیە بە شێوێکی کورتی ئێمە ئەبێ مرۆڤ بکەین بە سێ بەشەوە باشە یەکەمیان وزە ینی مێشک ئەو وزەی کە سەرچاوی تۆیە و دووەمیان لەشی تۆ باشە ئەم لەشە وە سێمیان ئەو هەستانەیە کە تۆ هەتا ئێمە پێگاتین لە هەست تۆ بتوانین ئەم سێ بەشەی ناو خۆت گرێبەی و تەندروستیانکەی و هەوڵبەی خواردنی باش بخۆی بۆی کە هەستی باشت هەبێ و بتانی کاتژمێر بە شێوەیەکی باش بەکاربێن لەگەڵ جەستەی خۆتە هەندێک جەستە هەیە کە پێویستە سعات دەبخەوێت هەندێک جەستی تر هەیە پێویستە سعات نۆ بخەوێت ئەین جەستە بۆ جەستە ئەگۆڕێ وەکو چۆن بەڕێستان باستان کرد کە هەموو خانەی کاتژمێری خۆی هەیە لە کۆتاییە ئەڵێم کە هەمووتان هیوادارم کە یۆگا بکەن چکە یۆگا تاکە چارەسەرە تاکە چارەسەری سروشتیە کە ئەتوانێ جەستەیەکی ئارام و مێشکێکی دەرونی جێگیر بۆ تۆ دەستنیشان بکە و هیوادارم کە هەمووتان باش بن. ئەوەی کە زۆر گرنگ لەم بابەتە پەیوەندیکردنەوەی بابەتی خواردنە لەگەڵ ئەوەی کە پێڵن سەرکەیدیان ڕیدم یاخود ریتمی سێرکەیدیان کە ریتمی سێرکەیدیانە دوجار سعاتی بایۆلۆجی کاژێری بایۆلۆجی لە شی مرۆڤ ڕێگەخە ئەم بابەتە بۆچی گرنگە ئێستا من لەسەر مۆبایلەکەی خۆم تەماشایەکەم بۆتان ڕوو نەکرێتەوە کە بۆچی گرنگە ئەو جۆرە لە کاردانەوە پژمین بۆ نمونە تەماشاکی مرۆڤ لە کاتی خەوا ناپژمێ بۆ لەبەرەوەی کە ئەو کاتژمێرە بایۆلۆجی ئەو ریتمە سەرکەیدیانەکە هەیەی وەڕێکی خاکە ئەگەری پژمە لە کاتی خەوا کەم بێتەوە بۆی کە خەوتاتێک نەچێت بۆ لەبەرەوەی کە لە کاتی خەوتنا هۆرمۆنی میلاتۆنین بەرزە بێتەوە ئەم میلاتۆنینە چیەکە مێشک خاوەکاتەوە مرۆڤ خاوەکاتەوە بۆی کە ئامادەیکە بۆ خەوتن لە کاتژمێر حوتی ئەوارەوە کە بە ڕەنگی شین بەشی خۆراوەبوون
ڕەنکراوە و بە ڕەنگی زرد بەشی خۆراڵاتن ڕەنکراوە لە کاتژمێر 7 ئەوارەوە پلەی گەرمی لەش فشاری خوێنیش بەرزە بێتەوە کە ئاگاتە ئەو پەڕی بەرزی خۆی و لە کاتژمێر 8 هەندێک لە خڕۆکەسپەکانی خوێن بەرزە بنەوە بۆی کە بەرگری لەش باش بێ لە کاتژمێر 9 شەوەوە دەردانی میلاتۆنین دەست پێەکە میلاتۆنین وەک وتمان ئەو بابەتەیەکە واتەیەکە بخەویت بەڵام ئەگەر بێت و تۆ کاتژمێر 9 شەو و 10 شەو بە دیار مۆبایلەکەتەوە بیت و بە دیار شاشە زیرەکەکان بە دیار تەلەڤیزیۆنەوە بێ و کاتە خەوت تێکەچێت و لە کاتژمێر 2 هەتاوەکو 4 بەیانی قوڵترین قۆناغی خەوە و باشترین کاتی خەوە بۆ مرۆڤ پەیوەندیدار بە خواردنەوە هەندێک لە کۆڵنیۆ زانستیان لەسەر مشک کردووە بۆیان دەرکەوتووە ئەگەر تۆ خواردن بی بە 2 مشکیان هێناوە مشکێکیان لە ڕووی کالۆریەوە هەمان بڕە کالۆریان پێداون هەمان بڕە کالۆریان پێداوەکو بڕی کالۆری بەڵام مشکێکیان بە ئارەزووی خۆی کە ویستۆتی نانی خواردووە بە شەو بە ڕۆژ هەر کاتی ویستۆتی نانی خۆی خواردووە و مشکەکەی تریان کاتبندیان بۆ کردو بۆ نمونەوەتیوانە لە کاتژمێر 7 بایی تاکو 7 ئاوە ئاتوان نامخوا بۆی 12 کاتژمێرەکەی ترنان نەخوا دوجار دوای ماوەیەک بۆیان دەرکەوتووە ئەو مشکی کە بە ئارەزووی خۆی هەر کاتی ئارەزووی لێ بۆ نانی خواردووە دەرکەوتنی هەندێک نەخۆشی وەک جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێن و هەندێک نەخۆشی دەرونی وەک خەمۆکی تیاندا و خەوزڕانیش تیاندا زیاتر بە لەو مشکیانە زیاتر بووە بەڵام مشکەکەی ترکە کاتبندی هەبوو لە خواردنەکە ئەگەر چی هەمان بڕە کالۆری وەرگرتووە کە چۆن نەخۆشیان تیا دەرنەکەوتووە دوای کاتوم پێ چاوانیان کردوتەوە مشکەکەی کە کاتبندیەکان بۆ کردوانە بە ئارەزووی خۆی نامخۆ مشکەکەی کە بە ئارەزووی خۆی نانکردووە خواردووە کردویان بە کاتبندی بۆیان دەرکەوتووە کە نەخۆشیەکە لەوەی یەکەمیانە دیسانەوە نەماوە لەوەی دۆمیانە دەرکەوتووە لەبەرە زۆر گرنگە ئەگەرەتەوێت لە شولارێکی ڕێکت هەبێ کاتبندی لە خواردن تا بکەیت بە ڕۆژ نان بخۆیت و بە شەو نان نەخۆیت بۆ لەبەرەوەی کە بە شەو چی ڕۆدات لە کاتژمێر 6 ئەوارەوە بڕی چوری ئەگاتە ئەو پەڕی لە لەشی مرۆڤ و باشترەکەیتر لەو کاتەوە دەست لە خواردن هەڵگری برایکەمە لە دوای حوتەوە دەست لە خواردن هەڵگری کە لەگەڵ ژیانی زۆر بۆمانە ناگونجێ بەڵام بێ هەوڵ بین کە ڕێکی بخەینەوە باش لە کاتژمێر 6 بەیانیە کۆرتیزۆڵ دەستەکە بە دەردان کۆرتیزۆڵە هۆرمۆنێکە فشاری مرۆڤ زیادەکە و واد لێکا کە بەخەبەر بیت و چست و چالاک بیت و لە کاتژمێر 7 بۆ 8 بەیانە لەگەڵ خواردنی یەکەم ژەمی بەیانیانە ئەنسۆلین لە لەشی مرۆڤ بەرزە بێتەوە بەرزبوونی ئەنسۆلینیش بۆ زیندە چالاکی و هاڕنی شەکر زۆر گرنگە بەڵام ئەگەر تۆ بە شەو نامخۆی ئەنسۆلین بەرزە بێتەوە ئەنسۆلین بەرز بۆ هۆرمۆنی گەشەکەمان بێتەوە هۆرمۆنی گەشەکەم بۆیەوە لەگەڵ بەرزبوونی ئەنسۆلینە ورگت زیابێت و نەخۆشیەکانی وەک جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێن و جەڵتەی دڵ و دەماغ ئەگەری ڕوودانیان زیاترە بێت و لە کاتژمێر 9 بەیانی دەردانی تێستۆستیرۆن لە پیاوان ئاگاتە بەرزترین لوتکەی خۆی کە لە ئاڵلقەکانی پێشووترا باسی تێستۆستیرۆن ماوە کردوون و بەم شێوەیە بەردەوام بێ هەتاوەکو لە 5 ئەوارەیە توانای ماسوولکەیی و توانای دڵی مرۆڤ و لەشی مرۆڤ لەو پەڕی چست و چالاکییا بێ باشە وەیەکی تر لە بابەتە گرنگەکانەوەیە کە مرۆڤ پلە بە پلە بنوێ واتە مەرج نییە کە تۆ سەر خستە سەر پشتێکت یەکسەرەوەکو ئۆن و ئۆف خەوت لێ بکەوێ بەڵکو پلە بە پلە بە هەناسەدانی قوڵ بە کۆنتترۆلکردنی جۆری خواردن و ئەو بابەتانی تر خوایار بێت ئەڵلقەی داهاتووی چاراگەڕێن و خزمەتتان بە بابەتێکی نوێی گرنگەوە هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرمونون نانەکەم سارد بۆ هەفتەی داهاتووی خزمەتتان خواتان لەگەڵ